بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة مائدة قيشتنا آياتي تلوشاش لآياتي تلوشاش إجدا أخواي قورا باسي أوجار نصرانيا كان أواني شوين كوتواني عيسى پیغمبر لكاده فرمت وقفينا على آثارهم يعني هنا من بشوين يهودي ونصرانيا كان دا بجيقاي بجيبي اوان دا بعيسى ابن مريم عيسى كري مريم. طبعا موسى سلامي خواه لسربي طبعا بيش عيسى كاتك عيسى وفاتي كد طبعا لوفاة عيسى را عفو لوفاة موسى را تا هاتني عيسى خواه قورا صدان لپیغمبرانی ناردبو كهر تورات پیاده کن و پیرو کن كوكو زمنش طبعا نيواني موسى وعيسى سلامي خواه لسربي نزيك 1000 سال يا زياتر بوا 1000 سال لبين موسى وعيسى دا لناو بنو إسرائيل كان دا هرچی پیغمبرك هاتبه و اوانشی که علماء و زانا و بون شوين كوتي پیغمبران بون ایشیان بتورات کردو حکمیان بتورات کردو دواتر خواهی گورا عیسا شی کرد بپیغمبر سلامی خواهی لیبه که عیسا هات بو بپیغمبر طبعا خواهی گورا پیامی کی تازه و آینی کی سر بخوی بونارد و کتابکشی طبعا بریتی بولا انجیل تفرمي وقفينا على آثارهم بعيسى ابن مريم وقفينا على آثارهم هنا ما بشوين بي أو پیغمبراني بنو إسرائيل دا بدواي پیغمبراني بنو إسرائيل دا بعيسى ابن مريم عيسى كري مريم أو جار مصدقا لما بين يديه من التوراة. عيسى صفتي جون مصدقا براستي دادنا براستي دزاني لما بين يديه اوي لپیشوی هاتبوی خواره لتوراة. عيسى سلامي خواهي ليبه برازدانري توراة بو توراتي بكتابي خواهي دزاني وباورشي بيبو ولا برشي بو بلام ايشي بتوراة دكريا بإنجيل بيقومان بإنجيل چونك كتابي سر بخوي بو هاتبو بلام هیچ روجك لروجان عيسى سلامي خواهي ليبه نيقوت وتوراة كتابي خواهي نيا وهروها موسى پیغمبر نيا وآتيناه الإنجيل وهروها بخشي بوشمان بعيسى كري مريم إنجيل كفيه هدى ونور لناو إنجيل داهبو رينموني انكو ملق ياسا ورسا كرينموني ورقا بشاندر بون بو دنياي خلقي وهروها ونور وروناكيو روشنایشی تێدا بوو بۆ کوێ ئەوەن بۆ دوای مردن بۆ قیامەت بۆ ڕزگاربوون لە ناخۆشیەکان و لە ناڕەحەتیەکانی قیامەت و لە تاریکاییەکانی دوای مردن. پاشان ومصدقا لما بين يديه من التوراة ئەو جار ئینجیلیش بەڕاستی دادەنا لما بين يديه ئەو کتێبەی کە پێش ئەو هاتبوویە خوارێ کە تەوراتە. پاشان وهدى وموعظة للمتقين وهروها رينموني بو إنجيل وهروها موعظة هندو آموشگاریش بو بوشي بلان للمتقين بو پارسكاران بو لخواترسان. وقفينا على آثارهم هنا من بشوين بي پیغمبراني بنو إسرائيل دا بعيسى ابن مريم عيسى كري مريم السلام خوالي به مصدقا لما بين يديه من التوراة براستي دادنا عيسى لما بين يديه أو كتابي كلا بيش أو دا هاتبو يخوارك توراة. پاشان وآتيناه بيش من بخشيبو بيش من دابو إنجيل كفيه هدى ونور كلناو إنجيل جداهبون رينموني وهروها نور روناكي كعادة هداية رينمون يكبو دنيايا يعني حلال وحرام تاك وخرابي بيدا قوتن وهروها كسيكش إنجيلي جيبا جيكرت بايا
پەیڕەوی ئینجیلی کردبایە و شوێن ئینجیل کەوتبایە خی گەورە هەم لە دنیادا ڕێنمونی دەکرد و ڕێگای ڕاستی دەدۆزیەوە و هەمیش لە دوای مردن خی گەورە نور و ڕووناکی پێدەدا بەشی ئەوەی لە تاریکایی و ناخۆشی و ناڕەحەتیەکانی قیامەت کەسەکە پێی بپەڕێتەوە. پاشان ومصدقا لما بين يديه ئەو ئینجیلە سیفەتی وایە بەڕاست دادەنێ و بەڕاستی دادەنا لما بين يديه ئەوەی کە لە پێش ئەو داهاتبوویە خوارێ من التوڕات لە تەورات دیسان خوا دەفەرمێت تەئکید دەکاتەوە وهودەن وموعظة للمتقين تورات وهروها إنجيلش طبعا بەڵام لێرە مەبەستی ئینجیلە ڕێنمونی و ئامۆژگاری بوو بۆ ئەو کەسانەی کە لە خواترس و خۆپارێزن. طبعا ئەوە سیفەتی هەموو کتێبە ئاسمانیەکانە، هەموو کتێبە ئاسمانیەکانیان کە هاتوون هەم هیدایەتن بۆ دنیای خەڵکی، هەم ڕووناکی و نورن بۆ قیامەت و دواڕۆژی خەڵکی و هەروەها جگە لە ئەحکامەکان و لە یاسایەکان کۆمەڵێک پند و ئامۆژگاریشی تێدانە. بەڵام عادەتەن چێ پند و ئامۆژگاری لە کتێبە ئاسمانیەکان وەردەگرێ ئەو کەسانەی کە خۆپارێزن و هەروەها لە خواترسن و فەرمانی خوای گەورە جێبەجێ دەکەن. ئەو جار خوا دەفەرمێ وەلیەحکم ئەهل الئینجیل بما ئەنزل الله فيه با حکم بکەن دادوەری بکەن ئەوانەی کە ئینجیلیان بۆ هاتۆتە خوارێ بما ئەنزل الله فيه بەو یاسا و ڕێسایانەی کە خوای گەورە لەناو ئینجیلدا بۆی ناردوونەتە خوارێ. کەسێکی مەسیحی، کەسێکی خۆ بە شوێنکەوتەی عیسازان کاتی خۆی دەبوایە بە ئەمر و فەرمانی عیسا پێغەمبەر بکە چونکە پێغەمبەرەکەی عیسا بوو و هەروەها دەبووە حکم و یاساکانی ناو ئینجیل جێبەجێکە نەک تەورات جێبەجێکە. بۆیە دەفەرمێت وەلیەحکم ئەهل الئینجیل با حکم بکەن با دادوەری بکەن خاوەن ئینجیلەکان ئەوانەی کە ئینجیلیان بۆ هاتوۆتە خوارێ و ئیدعای ئەوەی دەکەن کە باوەڕیان بە ئینجیل هەیە بما ئەنزل الله بۆی کە خوا ناردوویەتیە خوارێ بۆیان فيه لەناو ئینجیلدا. ئەوجا دەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله هەر کەسێک حکم نەکە بەوەی کە خوا ناردوویەتیە خوارێ فأولئك هم الفاسقون ئەوانە بەبێ گومانی لە تاوان بارانن. گوتمان ئەو ومن لم يحكم بما أنزل الله سێ جار دووبارە بۆتەوە وایە جارێک فەرمووی فأولئك هم الكافرون، جارێک فەرمووی فأولئك هم الظالمون، ئەو جارێک دەفەرمێ فأولئك هم الفاسقون. بۆیە ئەوانەی حکم بە کتێبی خوای ناکەن گوتمان جۆرا و جۆرن و حکمەکەشیان جیاوازە. وایە ئەوەی حکم بەخوا بە کتێبی خوانەکە و باوەڕی پێنەبێ گوتمانەوە کافرە. وایە ئەوەی کاتێک گرفت و کێشەیەکی لەگەڵ کەسێکدا بۆ دروست دەبێ بە کتێبی خوای حکمی بۆ دەدرێ بەڵام حکمەکەی خوا جێبەجێ ناکە زوڵم لە بەرامبەرەکەی دەکا ئەوە ستەمکارە. وایە ئەو کەسەشی کە یاسا و ڕێسایەک جێبەجێ ناکە کە تەنها پەیوەندی بە نێوانی خۆت و خواوە هەیە کاتێک کە ئەمری خوا دەشکێنی و جێبەجێ ناکەی ئەو کاتی دەبی بە فاسق و لە ئەمری خوای گەورە دەردەچی. بۆی ئەوانەی حکم بە کتێبی خوای ناکەن بەپێی قەناعەتی دڵیان و بەپێی دەرچوونیان لە ئەمری خوای گەورە جیاوازە. ومن لم وليحكم با حکم بکەن با دادوەری بکەن ئەهل الئینجیل ئەوانەی کە ئینجیلیان بۆ هاتۆتە خوارێ بما أنزل الله فيه بەوەی کە خوا بۆی ناردوونەتە خوارێ لەناو ئینجیلدا. ومن لم يحكم بما أنزل الله هەر کەسێک حکم نەکە بەوەی کە خوا ناردوویەتیە خوارێ فأولئك ئەوانە بەدڵنیایی لە تاوان بارانە. ئەو جار خوا دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب ئەو جار لەگەڵ پێغەمبەریەتی صلى الله عليه وسلم وأنزلنا إليك الكتاب ڕەوانەشمان کردووە بۆ تۆ ئەو کتێبە کە ناوی قورئانە واضحە بالحق بەڕاستی. ئەو جار صفەتی قورئان چۆنە مصدقا بەڕاست دادەنێ لما بين يديه من الكتاب ئەوەی کە لە پێش ئەو هاتوونەتە خوارێ لە کتێبە ئاسمانیەکان. واضحە لە قورئاندا هیچ ئاەت و ڕێنمونیەکمان نییە پێمان بڵێ کتێبە ئاسمانیەکانی پێشووی پێغەمبەران هەڵەن یا ناتەواون یا نابێ باوەڕتان پێی بێ. وایە بەعەکسەوە یەکێک لە ئەرکانەکانی ئیمان کە لە قورئاندا فەرمان بە ئیمانداران کراوە برێتیە لە ئیمانبوون بە کتێبە ئاسمانیەکان هەمویان وەکو خۆی. واضحە بۆیە دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق ڕەوانەمان کردووە بۆ لای تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم ئەو کتێبە بەڕاستی مصدقا لما بين يديه بەڕاست دادەنێ
ئەوەی لە پێش ئەو داهاتۆتە خوارێ لە کتێبە ئاسمانیەکان بەڵام ومهيمنا عليه مهيمن يعني دادوەر و چاودێر و بڕیاردەرە بەسەر هەموو کتێبە ئاسمانیەکانی پێش خۆیدا. زومەخشەری کە یەکێکە لە مفەسیرینەکان دەفەرمێت مهيمن بە معنای ڕەقیب دێ، چاودێر بەسەر کتێبە ئاسمانیەکاندا بەهۆی قورئانەوە سەیری تەورات کە دەزانی کام حکمەی ڕاستە و کامەی ڕاست نییە، سەیری ئینجیل کە چونکە کتێبە ئاسمانیەکان لە ئەساسیاتی دیندا هیچیان پێچەوانە یەکتری نین، هەرچی لە ناو تەورات و ئینجیلدا هەیە وەکو پوختە و ئەحکامە سەرەکیەکان خی گەورە لە قورئاندا بۆ ئێمەی باس کردووە، جایان ئەوە تا بۆ ئێمەش بووە بەدین یان وەکو ئاگاداربوون لە کتێبە ئاسمانیەکانی دیکە خی گەورە بۆی بە ئاسان کردوون. بۆیە ئەمینداری کتێبەکان و چاودێری کتێبەکان و ئەوەی حاکم و دادوەرە بەسەر کتێبەکانی پێشودا تاخوا دەستکاری کراون یان نەکراون وەک خۆیان ماونەتەوە یان نەماونەتەوە قورئانە ومهيمنا عليه ئەو قورئانە چاودێرە و بڕیاردەرە بەسەر کتێبەکانی پێشخۆی. بۆیە دەفەرمێت فەحکم دادوەری بکە بینهم لە نێوانیاندا بما ئەنزەل الله بۆی کە خوا بۆی ناردووی. یعنی ئەگەر جوولەکەیەکی شاتەلات ویستی حکمی بۆ بدەی و بڕیاری بۆ بدەی بەچی بڕیاری بۆ دەدەی؟ بە تەوڕات یا بە قورئانی؟ بێگومان بە قورئانی. مەسیحیەک هات بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئەگەر هاتە لای موسڵمانێکی بتەوێ حکمەکەی بدۆزیەوە سەیری ئینجیلەکەی وی دەکەی یان سەیری قورئان دەکەی؟ بێگومان دەبێت سەیری قورئانکەی. موسا سەلامی خوای لەسەر بێ ئەگەر کەسێک چوو بایە لای بە تەورات حکمی بۆ دەکرد چونکە تەوراتی بۆ هاتبوویە خوارێ. وایە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یان شوێن کەوتوانی عیسا پێغەمبەر ئەگەر کەسێک کێشەی هەبایە و گرفتی هەبایە چوو بایە لایەن بە ئینجیل حکمیان دەکرد چونکە کتێبەکەی ئەوان ئینجیل بوو، کتێبی پێغەمبەری ئێمەش و کتێبی ئێمەش قورئانە. بۆیە هەر کەسێک بێتەلات تەنانەت ئەگەر جوولەکەیە ئەگەر مەسیحیە ئەگەر مولحیدە و بێدینە دەبێت لە حکمەکەیدا بگەڕێەوە بۆ قورئان و بۆ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەحکم بینهم دادوەری بکە لە نێوانیاندا بما ئەنزەل الله بۆی کە خوا ناردوێتیە خوارێ ولا تتبع ئەهواءهم نەکەی بە دوای حەز و ئارەزووی ئەوان کەوی ولا تتبع ئەهواءهم نەکەی بە دوای حەز و ئارەزووی ئەوان کەوی عما جاءك من الحق بۆ ئەوەی لاد نەدەن لەوەی کە بۆت هاتۆتە خوارێ لە ڕاستی ولا تتبع ئەهواءهم نەکەی کەویە شوێن هەوا و ئارەزووی ئەوان عما جاءك نەوەک لاددەن عما جاءك نەوەک لاددەن لەوەی کە بۆت هاتووە لە ڕاستی. معلومە یعنی ئەگەر بە دوای حەز و ئارەزووی ئەوان کەوی حەز و ئارەزووی ئەوان بە جۆرێکە واد لێ دەکەن لە حەق لابدەی واد لێ دەکەن حکمی خوای و حکمی یاسای قورئان جێبەجێ نەکەی بۆیە نەکەی بە حەز و ئارەزووی ئەوان بکەی. ولا تتبع ئەهواءهم بە دوای هەوا و ئارەزووی ئەوان مەکەوە عما جاءك من الحق بۆ ئەوەی لاد نەدەن لەوەی کە بۆت هاتووە لە ڕاستی. ئەو جار دەفەرمێت لكل جعلنا منكم بۆ هەر یەکێک لە ئێوە جێراومانە بۆتان شیرعە شریعەتێک ڕێسا و یاسایەک و هەروەها منهاج بەرنامەیەکی ڕوون و ئاشکرا کە مەبەستی ئەوەیە لكل عنی بۆ هەر نەتەوە و گەلێک بۆ هەر سەردەم و زروفێک خوای گەورە شریعەت و یاسا و ڕێسایەکی ناردۆتە خوارێ لە هەر سەردەمەیدا و بۆ هەر سەردەمەی دەبێت ئەو شریعەت و یاسا و ڕێسایە جێبەجێ بکرێت کە خوا بۆ ئەو کاتی ناردوێتی خوارێ. وایە تەورات بۆ چەند ساڵ پێشدەست هاتۆتە خوارێ؟ هەر تەمان 1400 ئەوەندە ساڵەیە پێغەمبەری ئێمە هاتووە و نێوانی پێغەمبەری ئێمە و عیساش 500 یا 600 ساڵە ینی 2000 ساڵ زیاتر پێش ئێستا تەورات ئیشی پێکراوە و لەو کاتەیەوە خوای گەورە یاسا و ڕێسای دیکەی نادوونەتە خوارێکە ڕێسا و یاسایەک بۆ ئەو کاتی نووسرابێتەوە بۆ ئەو کاتی بەکەڵک هاتووە دەکرا ئیشی پێ بکرێ بەڵام بۆ ئێستا نابێت. خوای گەورە ئێستا قورئانی ناردۆتە خوارێ ئێستاش لەناو قورئانیشدا ها فتوا زۆر جار دەڵێن بەپێی زەمان و زروف و بار و دۆخ بۆ ڕانکاری بەسەردادێ. وایە جاری وایە دوو کەس دێن یەک شێوە پرسیار لێ دەکەن ها لە بەدمونە لە باسی دزیدا باسمان کرد. وایە کەسێک دێ دزی دەکا بەڵام ئەگەر دزی نەکرد با لە برسان دەبر
وایە یەکێکیش بەتێری دزی کردو حکومەکەی وەکو یەکە بێگومان وەکو یەک نییە بۆیە بەپێی بارودۆخی ئینسانەکان زۆر جار حکومەکە لەناو قورئانیشدا گۆڕانکاری بەسەردادێ ئەوەی کە خوای گەورە هەر بۆ خۆی نسخی کردبێتەوە بەتاڵی کردبێتەوە بتەوێت ئێستایشی پێ بکەی هەر نابێت ئەو جا بۆیە دەفەرمێت لیکولین یعنی بۆ هەر نەتەوە و گەلێک جعلنا دامان ناوە ناردومانە لە ناوتاندا شریعەتێک و هەروەها پەیڕە و پرۆگرام و یاسایەکی ئاشکرا ولو شاء الله ئەگەر خوای گەورە ویستی لێبا حەزی لێبایە لەجعلەکم ئێوەی دەگێڕا ئێوەی دەکردە ئومەتەن واحیدە هەمووی دەکردن بە یەک گەل و یەک جۆر دین و یەک جۆر بەرنامەشی بۆ دەناردن هەر لە ئادەمەوە تا کۆتایی ولو شاء الله ئەگەر خوای گەورە ویستی لێبا لەجعلەکم ئێوەی دەگێڕا بە ئومەتەن واحیدەتەن هەموو بە یەک گەل یعنی هەمووی لەسەر یەک دین کۆ دەکردنەوە و لە ئادەم ڕا تا خاتم تەنها یەک دینی بۆ دەناردن و دینی جۆراوجۆری بۆ نەناردن وەلاکن بەڵام خوا دینی جۆراوجۆری بۆ ناردوون بۆچی لیەبلووەکم تا تاقیتان کاتەوە فیمە ئاتاکم لەوەی کە پێتان دراوە ئینسان تاقی دەکرێتەوە بەرپرسە لەوەی کە بۆی هاتووە من و تۆ بەرپرسین لەوەی کە قورئان جێبەجێکەین کاتی خۆی مەسیحیەکان بەرپرس بوون لەوەی کە ئینجیل جێبەجێکەن پێشتر جوولەکەکان بەرپرس بوون لەوەی کە تەورات جێبەجێکەن یان دەکرێ بڵێن ئێستاش هەر کەسەی بەپێی ئەوەی کە هەیەتی و دەیزانی خوای گەورە لە قیامەتێ لێپرسینەوەی لەگەڵ دەکا ولكن لیەبلووەکم خوای گەورە دەیەوێت تاقیتان کاتەوە فیما ئاتاکم لەوەی کە پێی داون فاستبقوا الخيرات بەڵام خوا دەفەرمێ پێش پڕچێ بکەن لە ئەنجامدانی هەرچی چاکە هەیە فاستبقوا پێش پڕچێ بکەن پەلە بکەن لە ئەنجامدانی هەرچی چاکەیە چونکە هەر کەسێک لە دنیادا لە چاکەکاری و لە ئەنجامدانی چاکەدا لە پێشەوە بێ لە قیامەتش لە چوونە باشتێ والسابقون السابقون أولئك المقربون ئەوانەی کە لە مسابقەکردن و پێشپڕچێدانە عادەتەن لە چاکەکاریدا لە قیامەتێ لە مقربین و نزیکانی خوان و ئەو چاکەی کە خوا لەگەڵ ئەوان دەیکات لەگەڵ هیچ کەسێکی دیکە نایکە بۆیە دەفەرمێ فاستبقوا الخيرات پێشپڕچێ و پەلە بکەن لە ئەنجامدانی هەر چی چاکە هەیە إلى الله مرجعكم بۆ لای خوایە کات و شوێنی گەڕانەوەی جەمیعاً هەمووانتان وا لەسەر هەر دینێک بی لەسەر هەر ئاینێک بی کار و کردەوەکەت هەر چەندێک بن و هەر چۆنێک بن چاک بی یان خراپ هەر دەچیوە لای خوای وازحە کەسێکی ئیمانداری لە خوا ترس و کەسێکی مولحید و بێدین وەکو یەک دەستنەوە بەرامبەر خوا وایە وەکو یەک لە بەرامبەر خوادا ڕادەوەستن بەڵام بەبێ گومانی لەوێ شێوازی ڕاوەستانەکە و شێوازی لێپرسینەوە و محاسەبەکردنەوەکە جیاوازە ئەتۆ بچیەوە لای خوای گەورە و سەرت بەرز بێت و بێ ئەمری خواد نەکردبن وایە وە کەسێکی دیکەش هەموو ژیانی بێ ئەمری و سەرپێچی خوای پەروەردگار بێت بێگومان نەتیجەکەی زۆر فەرقی هەیە بەڵام إلى الله مرجعكم بۆ لای پەروەردگارتانە مەرجیع یعنی شوێن کاتی گەڕانەوە ئەو جار فەیونەبئوکم ئاگادارتان دەکاتەوە خوا بما كنتم فيه بهر شتێک کە ئێوە تێیدا تختلفون ناکۆک بوون فەیونەبئوکم ئاگادارتان دەکاتەوە بما كنتم فيه بهر شتێک کە ئێوە تێیدا تختلفون لە ناکۆچی و لە دووبەرێکی دابوون ئەو کاتی کە ئاگاداری کردنەوە هەر کەسەی بەپێی کردەوەی خۆی و بەپێی عەقیدە و ئیمانی خۆی پاداشت یان سزا وەردەگرێتەوە یعنی یەکلابوونەوەی هێندێک قەزایە کێش شتی خلافی لە دنیادا تۆزێک زەحمەتە وایە خەڵک چ جۆرە بیرکردنەوە و فیکر و دینێکی هەبێ عادەتەن دینی خۆی و قەناعەتی خۆی لە خەڵکی بە چاکتر دەزانێ و مناقەشە و مجادلەشی لەگەڵ پێی لەوانەیە لە دنیا نەگاتە قەناعەت بەڵام لە قیامەتێ خوای گەورە بڕیاری خۆی بەسەر هەموو خەڵکی دادەدا و لەوێش دەردەکەوێ ئینسان چەندە لەسەر حەق و چەندە لە حەق لای داوە سەیری ئاەتەکەی کەنەوە دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق ڕەوانەمان کردووە بۆ لای تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم ئەو کتێبە بەڕاستی مصدقا لما بين يديه من الكتاب بەڕاست دادەنێت قورئان لما بين يديه ئەوەی کە لە پێش ئەودا هاتۆتە خوارێ من الكتاب لە کتێبە ئاسمانیەکان ومهيمنا عليه وأمندار چاودێر و بڕیاردەریشە بەسەر کتێبەکانی پێشخۆی قورئان طبعا
فاحكم بينهم حكم كالنيوان همو ياندا بما أنزل الله بويك خوابو يناردو يخواري ولا تتبع أهواءهم نكي بدواي حزو آرزوي أوان كوي إنسان كشيء هي كقرفتي هي كدسي لاي كسيكي حز لي لمصلحاتي تو بريارك بدري همو كس حزي لي ويا بس ذكري بريار درك وقرار درك بحزي إنسان كامكا بيقمانا ولا تتبع أهواءهم نكي يشوين آرزوي أوان عما جاءك من الحق أجرنا كليرا محذوف هي عما يعني لا ددن لوي كبوت هات ولا راستي أجر بدواي آرزوي أوان كوي أو بدوا كوتني آرزوي أوانا وادكا كتو لا بدي لو حق راستي كبوت هاتو لكل جعلنا منكم شرعة ومنهاجا روانا ما انكردوا ناردو معنا بو همو قليك بو همو نتويك لنتوكاني بيشو شرعة ومنهاجا شريعتك ياساو رسائك وهروها منهاج برنامج جياني رونو آشكرا ولو شاء الله اگر خواهي قورويستي لبا لم جعلكم دي جيران هموتان بچي بأمة واحدة بخاوني يك دين بخاوني يك آين ولكن بلام يعني بلام خواهي نكردوا ديني جوازي بوناردون وايا ولا ناو ديني جداها جاري واهي خواهي قورا آياتو فرمودي بشوازك دارشتون مجالي بيركردنوا وبكار هناني عقل إنساني تدايا وايا بوشي ليبلوكم فيما آتاكم بو خواهي قورا تاقيتان كاتوا لوي كبيتان دراوا فاستبقوا الخيرات يعني واز لو خلاف مناقشة ومجادلة نبينن پیش برکه لکاری چاکا دابکن چونکه زانینی کاری چاکا پێویستی زۆر جار بە شریعەت و یاساژ نییە ها ئینسان هەر عەقڵی خۆی بەکاربێنێ دەزانی کام شتە چاکە پێش بڕکێ بکە لە ئەنجامدانی چاکە إلى الله مرجعكم هەر بۆ لای خوایە کات و شوێنی گەڕانەوەتان فينبئكم ئەو جار خوا ئاگادارتان دەکاتەوە یعنی چی ئەمەنەوە نیە خوا هەر پێت دەڵێتەوە لەسەری ژیا پاداش دەدرێەوە یا محاسبە دەکرێت فينبئكم هوالتان پیدا دەدەتەوە بما كنتم بهر شتێک کە ئێوە فيه تێیدا تختلفون دەکەوتنە ناکۆچی ئەو جار خوا دەفەرمێ وأن يحكم بينهم بما أنزل الله دەبێ حکم و دادوەری بکەی لە نێوانیاندا بەوەی کە خوا بۆی ناردوویە خوارێ تەکید دەکاتەوە بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێک بیر لەوە نەکەنەوە یاسایەکی دیکە ڕێسایەکی دیکە قانونێکی دیکە جگە لە قورئان پەیڕەو بکەن تەنانەت تەورات کتێبی خوای نەبووە ئینجیل کتێبی خوای نەبووە ئەگەر ئەو تەورات و ئینجیلانە وەکو خۆشی مابن وازحە وەکو خۆی مابن دەستکاری نەکرابن کەسێکی مەسیحی بێتە کنت کەسێکی یەهودی بێتە کنت بۆ دنیا بەو کتێبەش کە کاتی خۆی خوا ناردوویەتی حکمی پێ بکەی ئیلا دەبێ حکم بە قورئان بکەیت ئەی ئەگەر حکمەکە حکمی دەستکردی ئینسانەکان بێ دەستکردی بەشەرەکان بێ چۆن دەکرێت بهێنی نەجێی قورئان چۆن دەکرێت قورئان بەلانەین و بین بەوی حکم بکەین و بەوی بڕیار دەین بەبێ گومانی لە بەرامبەر قورئاندا حکم بە کتێبە ئاسمانیەکانی دیکەش ناکرێت کە خوا ناردوونی ئەی حکمی دەستکردی بەشەر و دەستکردی مرۆڤ کە هەر ڕۆژەی تەمان بە زۆرێک گۆڕانکاری تێدا دەکرێت و لە مەسلحەتی ئینسانەکان و ئەو شوێنانە نووسراوەتەوە کە ویستی ئینسانەکانی تێدا بۆیە هەر جارەی ئەو یاسانەی لە پەرلەمان و لە حکومەت و شتی دەردەچن مەسلحەتیان چۆن بێ ئاوادێن وەک دەڵێن گۆڕانکاری بەسەردادێنن کە خوا دینی خوا تەمان گۆڕانکاری بەسەردانایە لە مەسلحەتی دنیا و قیامەتتا بۆیە دەفەرمێ وأن يحكم دەبێ حکم بکەی دادوەری بکەی بینهم لە نێوانیاندا بما أنزل الله بۆی کە خوا بۆی ناردوویەت کە خوارێ ولا تتبع أهواءهم نەکەی کەویە دوای حەز و ئارەزووی ئەوان ئەو جار وەحذەرهم ئاگات لێیان بێت وریایان بە ئەی یەفتینوکە لاد نەدەن گومڕات نەکەن سەر لێ شێواوت نەکەن عن بعض ما أنزل الله إليك لهندك لوي كخوا بوتوي ناردو تخواره طبعا استاش او كساني كحاكما قاضين زورترين زختيان لسرع حاكم كحكمي وصعيش يعني حكمي دسكر دي انسان كان او ده كان برو اگر حاكميش بناسي برو تنها ساعاتش لكني داني شبزانه سن تليفوني بودن هرچی تليفوني بوشي ده تكلفه بۆچێ بۆ کەسێک کە مجریمە عادەتەن تاوانبارە چونکە کەسێک خاوەن حەق بێ پێویستی بە پاڕانەوە و لاڵاوانەوەی نییە ئەوەی کە دەپارێتەوە ئەوەی تەکلیف دەکا
عادة كسانك وزورترين زخت أدي أجر كسك حاكمك داد پرور و راستقینه بێت و قراری دابێت لە یاسای خوالانەدا بێگومان زۆر لەژێر زەختدا دەبێت زۆر محاولە دەکرێت بۆی خوا دەفەرمێ وەحذەرهم وریان بە ئاگاد لێیان بێ ئەن یەفتینوک تووشی تاقیکردنەوە و فیتنەت نەکەن فیتنە مەبەستی لێرە لادانە تووشی لادانت نەکەن لە ڕاستی و لە حەقیقەتەکان عن بعضی لە هێندێک لەوەی کە ما ئەنزەل الله ئیلەیکە کە خوا ناردوویەتیە خوارێ بۆ تۆ ها ئێستا کابرا ئیشی بە حاکمیە دەسێ بەرتێری دەداتێ ئیشی لە لیژنەی فتوا و شتیش جاری وا هەوای لێ هاتووە کابرا ئیشێکی هەیە دەسێ داوەتیان دەکا دەسێ بەحس یعنی پێشتر هێندێک لە ئەندامەکان ڕازی دەکا بە جۆرێک لە جۆرەکان دەستکاری قسەکانی خۆی یان بەڵگەکانی دەکا بەس بۆ ئەوەی ئەگەر وریانەبی فێڵ لێ دەکرێت بۆیە دەفەرمێ وەحذەرهم وریان بە ئەن یەفتینوکە لاد نەدەن عن بعض ما أنزل الله إليك لهندك لو ياسا ورياسانك أخوي جورب بوتوي نادونا تخواره فإن تولوا أجر بشتيان هالكردو ياسا وريساي تويان قبول نبو تو حكمك بدات پرورانه بدا جا كابرا قبوليتي يا قبولينيا كيف خويتي فاعلم فإن تولوا أجر بشتيان هالكردو رازي نبون فاعلم بزانا أنما يريد الله بيقمان بخوي جور ديوت أن يصيبهم تشيان كات سزان بدات ببعض ذنوبهم بهندك لقناها كانيان بوي قورترين بلا قورترين مصيبت اويك انسان بحكم خوا وبشرع خوا وبدين خوا رازي نبه كاتك كزاني حكمك خوا وياساكي خوا لقازان الدنيا لقازان الدنيا هذا حكم خواي لقازان ستا اگر سر لكرنوشي تدابه اگر بكوش بي وحكمي أود بو بدري بكجريوا يعني عفو بكري بفيل كمان قازانجا وقيامته ها كشنوكا كدجمري بلام غناكا لسر لادته تاوانه كت كردو جريمه كت كردو ياسا حكمك بسر دازي بجي بكري حقوبي دنيا كي ورغري زور قازان سلوي كبفيل لعقوبكي ببخشري بلام عقوبي قيامته بو جيجير بكري بو اخوا اگر خيري بو كسك نويست اگر خوای گەورە شەڕی بۆ کەسێک ویست کەسەکەی وا لێ دەکا بە حکمی خوا و بە شەرعی خوا و بە دینی خوا ڕازی نەبێ بۆی لە دنیادا عقوبەکەی وەرنەگرێ عقوبە سەختەکەی بۆ قیامەتێ بۆ هەڵبژیرێ بۆیە دەفەرمێت وئین كثيرا من الناس بێگومان زۆرێک لە خەڵکی سیفەتیان چۆنە لە فاسقون لە فەرمانی خوا و لە ئەمری خوا لا دەدەن بە تایبەت ئێگە بزانن مەسلحەتیان نییە و قازانجیان نییە بۆ دنیایە سەیری کەنەوە وأن يحكم بينهم بما أنزل الله دبي حكم بكي أي محمد صلى الله عليه وسلم لنيوان ياندا بويك أخوا ناردويت يخواره ولا تتبع أهواءهم مكة وشوين هواو آرزوي أوان أو جار واحذرهم وريايان با أن يفتنوك لاد ندن سرد لنا شوينا عن بعض لهندك ما لوي كأنزل الله إليك رواني كردو أخوا بولايتو واضحة؟ يعني واد لنا كان نكهموي هندك لو حكمانا لو ياسانا زي بجينكي كخوا بوي ناردوي فإن تولوا جا أقر بقسيان نكردي يعني تو حكم كان بوبدا أقر بقسيان نكردي فاعلم بزانا أنما يريد الله بيقمان بكخوا ديهوي أن يصيبهم تشيان بكات سزا عقوبة نارحاتي ببعض ذنوبهم بهوي هندق لقناها كانيا أو جا خواذا فرمي وإن كثيرا من الناس بيقمان زورق لخلقي لفرماني خواهي قورة درچون لسيدا لفرماني خواه درچون لويك بحكم خواه بشرع خواه بدين خواه رازينين بوي إيمان بون بحاكمية خواه وبحاكمية دين خواه پروردگار بشكل عقيدة إنسان إيمان دار هر كسك بيوابه جگل خواه كسي ديكت حق حاكميتي هي حق قرارداني هي حق بريارداني هي حق حلال كردني هي حرام كردني هي بهيت شويكي او كسب ايماندار وبمسلمان هشمار ناكرت حساب ناكري بوي هر دينيكي ديكا انسان قناعتي بيبي لجي اسلام هر آينيكي ديكا آينك آيني تناند اگر آسماني بيان آيني دسكرد انسان كان بي بيهن يجي اسلام وبتوي لجي اسلام دا پیروي كي وجه بجي كي انسان لدين دردسه ها او فكريك ها او كبيدو علماني طبعا بمعنى لا ديني يعني
يعني جیاکردنەوەی دین لە سیاست لە دەوڵەت لە حکمڕانی طبعا ئەوە کە پێ دووا بێ دین بۆ هەروە دەڵێن طبعا زەمی دین ناکەن لەلایەک مەدحی دەکەن دەڵێن دین شتێکی مقدس و پیرۆزە بەڵام لە چیدا مقدس و پیرۆزە لەو شتانەی کە پەیوەندیان بە نێوانی خۆت و خواوە هەیە بەڵام لە شتێک کە پەیوەندی بە نێوانی ئینسانەکانەوە هەیە بە بڕیاردان و قەراردانی دنیای خەڵکیەوە هەیە دەڵێن دەبێ وەک دەڵێ قانون و یاسا و دەستور و پەرلەمان و نازانم چی و چی قەرارت بۆ بدا کە ئەوە هەر کەسێک قەناعەتی وابێ فەڕی بەسەر دین و دینداریەوە نامێنێ ئەو ئاەتانەی ئێستا خوێندمانن ئەوەی دەرسی ڕابردووە ئەوەی دواتریش هەمویان باسن لە حاکمیەتی کتێبە ئاسمانیەکان لە هەر سەردەمێکدا خوا کتێبی ناردوێ پێش قیامەت بۆ دنیا ناردوێتی کەسێک لە دنیادا ئامادە نەبێ قورئان پەیڕەوکە بە دڵنیاییەوە لە قیامەتش قورئان نابێتە مایەی بەختەوەری کەسەکەی کەسێک بە حکمی دنیای قورئان ڕازی نەبێ ئەوەی قیامەتی طبعا لە هیچ دەسەڵاتی نامێنێ ئەو جا خوا دەفەرمێ ئەفەحوکم الجاهلیەة یەبغون ئەفەحوکم الجاهلیەة ئایا ئێوە طبعا ئەو ئیستیفامە پێ دەوترێ ئیستیفامی ئینکاری یان ئیستیفامی تەوبیخی و سەرزەنشکردن ئەفەحوکم الجاهلیە ئایا ئێوە حکمی نەفامی مەرز نییە يعني حكمي سردمي نفامها ومعلوماتان حكمي نفامي كم حكمية أو حكمية كبيسوانا باللقل أو قرآني كخواي قبر ببيغمبر دا ناردويتي هر حكمية چي دي كنك اگر خلقي نخوين دوار نسيبيتي اگر اواني نسيب يعني همويان بروفيسور و دكتورا و نازانم ديان شهادة و بروانا ميان هبه هر جاهل بحكمي خواي قبر چونك اوي مصلحتي الدنيا وقيامتي انسان كان دزانه تنها وتنها خواي پروردگارا افا حكم الجاهلية آية حكمي نفامي ونزانيني پیرو دكن و داوا دكن بسردان دا پیرو بكري ومن احسن من الله چه هي جوان تربي لخوا حكم ياسا و رساكي بلان بوچه همو كز لو حقيقتت ناقا لقوم يوقنون بو كسانك لدنياي دابنو ليقين دابن برانبر بخوا و برانبر بديني خوا او كسي خواي ناسيوا بوي كخوا عليما حكيما قديرة خبيرة هيك كاد قمان لحكم خواي قورا ناك وايا بلام هر بشريكي ديكا كحكم بوددا قياسات بودردكا علمكي لواني بقد تو بيان تو زغلتو زياتر به وايا هرچی غریزه هەیە لە ئینسانی دا کە لە تۆدا هەیە غەریزەی تۆڕەبوون و مەسلحە دویستن و بەرژەوەندی ویستن لەویشدا هەیە وایە ئەوەی کە حەز و ئارەزوو بەسەریدا زاڵ نییە زەمن و کات بەرژەوەندی تەئسیری تێناکات تەنها خوای پەروەردگارە بۆیە غەیری شەریعەتی خوا و حکمی خوا هەموو حکمێک جاهلیە بۆیە خوا دەفەرمێ ئەفە حکم الجاهلیەة یەبغون ئایا ئێوە حکم و یاسا و ڕێسای نەفامی داوا دەکەن کە بەسەرتاندا جێبەجێ بکرێت و لە بینی خۆتاندا پەیڕەویکەن ومن أحسن من الله هیچ کەس ئەوە شێوازەکەی پرسیارە ئەوان تەرجمەی کەلیمەی بکەین دەڵێن ومن أحسن من الله چێ هەیە جوانتر بێ لە خوا حکم و بڕیاردانەکانی بۆ کەسێک کە لە دڵنیاییدا بن بەڵام لێرە ئیستیفامەکە ئیستیفام ئینکاریە دەڵێن هیچ یاسا و ڕێسایەک لە یاسا و ڕێسای خوای پەروەردگار چاکتر و جوانتر نین بەڵام چێ لی تێدەگا چێ لی حاڵی دەبێت لە قەومین یوقینون کەسانێک کە لە دڵنیاییدا بژیان و لە بەرامبەر خوای پەروەردگار و علمی خوای گەورە و دەسەڵاتی خوای پەروەردگاردا یەقینیان هەبێت کەسێک گەیشتە یەقین ئەمە هیچ شەریعەتێکی دیکە و دینێکی دیکە ئامادە نییە وەرگرێت و قبوڵی کا و بە دوایدا بگەڕێ جگەل لە شەرع و دینی خوای پەروەردگار صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين